ئەمساڵ ڤایرۆسی کۆرۆنا ڕێگری لە گەشت و سەیران و ئاهەنگی نەورۆزی کرد. هاوڵاتیانی ڕواندز دڵخۆشن بەوەی کە خەڵک پابەندی ڕێنمایە تەندروستیەکانە و لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە. ساڵانە لەو کاتانە بە تایبەتی لە یەکەمین ڕۆژی نەورۆز ئەگەر باس لەوە بکەین لە دۆڵی ئاکویان و بێرویان کە نزیکەی 8 گوند لێرە لە خۆ دەگرێن بە هەزاران خەڵک لێرە ئامادە ئەبوو بۆ گەشت و سەیران، بەڵام خۆشبەختانە ئەمساڵ بە ڕێنمایە تەندروستیەکان و بە ڕێنمایی حکوومەت زۆر سوپاسی ئەو خەڵکەکەین کە بەڕاستی ئەو ساڵی یەکجار چۆل بووە هەرچی گەشتیارە لە بەرەبیانەوە تاوەکو ئەو لەحزێکە من قسە لە جەگەل جەنابتان دەکەم هەرچی گەشتیارە ڕووی لێرە نەکردووە بەڕاستی ساڵانە ئەو سەیرانگایە بەڕاستی یعنی قەڵەباڵغێکی گەلک زۆری لێ ئەبوو خەڵکەکی زۆر دەهاتە ئێرەوە بۆ سەیران و گەشت و گوزار و یعنی شوێنێکی دڵگرە بە تایبەتی ئێرە ئەو مەنتیقە، بەڵام ئەو سال بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی یعنی خەڵک هەوسا ڕووی دێرە نەکرد، خۆپارێزیان یعنی بە شێوەیەکی زۆر بارخۆیان پاراست. ساڵانە لە جەژنەکانی ئادار و نەورۆز نزیکەی 50,000 گەشتیار ڕوویان لەو سنوورە کردووە. ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو هیچ ڕێژەیەکی هاتنی گەشتیارمان نەبوو بۆ پێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەت تەندروستی وەزارەتی ناوخۆر وها دەستەی گشتی گەشت و گوزار دەرچوو هەر لە 11 مانگەوە هەموو شوێنە گەشتیاریەکان داخراون و ڕێمان نەداوە هیچ گەشتیارێک و سەردانیکەرێک سەردانی ئەم سنوورە بکاتن و خەڵکیش بە خۆشحاڵیەوە پابەند بوونە بەو ڕێنمایانە. و ئەمساڵ کۆرۆنا هاوینە هەوارەکانی بێخەڵ و جوندیان و شنگلبانە و هاوینە هەواری بێرۆیان و گەلی فەقیانی خاڵی کردووە لە گەشتیار. لێ ئەمڕۆ ئەو سەیرانگا بە چۆڵی ئەبینرا و ئەمش بەهۆی خەڵک پابەندی ڕێنمایە تەندروستەکان بوو بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. بڕوا برادۆستی گەلی کوردستان بێرۆیانی سەر بە قەزای ڕواندز.